بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان جارێکی تر مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی کۆبوونەوە بە پێی ڕاگەندراوی هاوبەشی کۆبوونەوەکە هەردوو لا جەختیان لە سەر پێکێنانی کۆمیتەیەکی هاوبەش بۆ پرسی ڕێفراندۆم و توێنێتی کاراکردنەوەی پەرلەمان کە لە خزمەتی پرسی ڕێفراندۆمدا بێ کردوتەوە. بە میوانداری بەڕێز سعیدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەمین دواتر لەگەڵ میوانە بەڕێزەکەمان درێژە بەم پرسە دەدەین. دوای کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی هەردوو لا لێدوانی جیاواز لەبارەی ناوەڕۆکی کۆبوونەوەکەیان دەدەن. جارێکی تر مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی کۆبوونەوە و تاوتوێی پرسی ڕێفراندۆمیان کرد. دوای کۆبوونەوەکە سەر ڕایدەرکردنی ڕاگەنراوێکی هاوبەش و بەرپرسانی هەردوو لا لێدوانی دژبەیەک لەبارەی پرسی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەدەن. لە ڕاگەنراوێکی هاوبەشدا مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی بازلەواکەن هەردوو لا جەختیان لەسەر ئەنجامەکانی کۆبوونەوەکانی پێشوو کردەوە بە تایبەت پێگەێنانی لیژنەی ڕێفراندۆم و دیاریکردنی وادەی پرۆسەکە. لە بەشێکی دیکەی ڕاگەیەنراوە هاوبەشەکەی پارتی و یەکێتیدا هاتووە لە کۆبوونەوەکەدا باز لە چۆنێتی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان کرا بە شێوازێک لە خزمەتی پرۆسەی ڕێفراندۆم و سربەخۆیی و یەکڕیزی نیشتیماندا بێت. ئەگەر گەڕینەوە بۆ دواوە محمود محەممەد وتەبێژی پارتی دوای کۆبوونەوەکە لەبارەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بە میدیاکانی حیزبەکەی ڕاگەیاند وەفدی یەکێتی پێوتوین کاراکردنەوەی پەرلەمان و ڕێفراندۆم دووشتی لەیەک جیاوازن. لەلایەکی ترەوە ڕزگار عەلی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ڕەتی کردەوە لە کۆبوونەوەکەدا وەفدی یەکێتی باسییان لەوە کرد بێت کاراکردنەوەی پەرلەمان و ڕێفراندۆم دووشتی لەیەک جیاواز بن. کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی و یەکێتی لە کاتێکدایە دوێنێ سەرکردایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕان کۆبوونەوە لە ڕاگەیاندراوێکی هاوبەشدا جەختیان لەسەرەوە کردەوە ئەبێ بابەتی ڕێفراندۆم لە پەرلەمانی کوردستان یەکلا بکرێتەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک سعدی زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەنجامی ئەم کۆبوونەوەی ئەمڕۆی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی و پارتی دموکراتی کوردستان چی بوو و چ بڕیارێک لەم کۆبوونەوەی ئەمڕۆدا دراوە؟ ئێوارەت باش کاک حەکیم، سڵاو و ڕێزم بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەیام. بڕاستی هیلای چوون بەڵام نەمست داخوازەکەی تۆ ڕەتکەم و بۆ سێن زۆر سپاس بۆیە ئامادەیکی خۆم نیشاندا. لە ڕاستیدا ئەو کۆبوونەوەی یەکەم نیە، ئەو کۆبوونەوەی چوارەمە پێم وایە. کۆبوونەوەی یەکەم پاش ئەو پەیامەی یا ئەو بانگەوازەی کە لەلایەن بەڕێز کاک مەسعودەوە 21 مانگی نۆڤێمبەر مانگی 11 درا بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم وەکو سەرۆکایەتی هەرێم، سەرۆکایەتی پەرلەمان و کێشەی اقتصادیەکان، مەسەلەی داعش، مەسەلەی عێراق، زۆر مەسەلەی تر. دواییش مەسەلەی تەوازۆن یعنی هاوسەنگی لە هین. دوایی کۆبوونەوەکانی تر چڕکرایەوە لە کۆبوونەوەیکی یەکێتی و پارتی کە ئەم کێشانی لە هەرێمی کوردستان هەیە خرا چوارچێوەی 8 عنوانی کێشەکان. عنوانەکانی وازح بوون، مەسەلەی هاوسەنگی بوو، مەسەلەی دیسان سەرۆکایەتیەکان بوو و هەروها مەسەلەی شەفافیت بوو لە بواری نەوت و دژایەتی گەندەڵی و پەیوەندیەکانی دەرەوە، کێشەی نەفت و فرۆشی نەفت و چارەسەری کێشەی اقتصادی و بژێوی خەڵک. ئەوانش لە کۆبوونەوە کۆبوونەوەی ئەم پاش ئاڵا کۆبوونەوەی ڕۆژی 2 مانگ و کۆبوونەوەی ڕۆژی 9 مانگ دیسان بریتی بوون لەسەر خاوکردنەوەی گرژیەکانی کە لە ئەنجامی بڕیاری ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە مەسەلەی هەڵکردنی ئاڵا لەگەڵ حکوومەتی فیدرال لەگەڵ جیرانەکان هەبوو، ئەوەش خاو بکرێتەوە. دیار لەو کۆبوونەوە ئیجراعاتی پێی زۆر گیرە. لەم کۆبوونەوەی ئەوڕۆ کەکرا ئەم کۆبوونەوەی 3 تەوەری گرنگی لەخۆگرت. تەوەری یەکەمیان ئەوە بوو کە دیسان مەسەلەی ئابووری کە لەو ماوەی دوایی هەست پێ دەکرێت 115-120 بار و دۆخی ئابووری بەرەو پێش چوە. ئایا ئەم بەرەو پێشچوونە لە چۆ ڕەنگی داوەتەوە؟ لە موچەی چێ، لە بژێوی چێ، لە چ پرۆژەیەکی خزمەت گوزاری یان هەتا دوایی؟
و پێویستە هەموو لایەک پشتیوانی لە حکوومەت بکەین کە ئەگە وەزعی اقتصادی حکوومەت باش بووە بۆی بتوانی ئەم تەنگژە اقتصادی کە هەیە کە خەڵک تێدا دۆش ماوە یارمەتی بدرێن و بۆی ئارامیەک بگەڕێتەوە بۆ هەرموو ماڵێک. مەسەلەی دووەم کە باسکرا بریتی بوو لە دوو فەقەرە کە پێشترێت چەند جارێک باسی لێوەکەیەکیان پێم وایە هەڵبژاردن یا ئامادەکردنی ئەو کۆمیتە هاوبەشەی هەموو لایەنە سیاسیەکانم پێم وایە ئێوە کە تعبیر دەکەن وریا بن چونکە خەڵک هەستیارە زۆر بە دقت گوێ لە قسەکانی ئێوە ڕادن کە دەرێن کۆمیتەی هاوبەش ئەگەر هەموو لایەنەکانە ئەوەندەتان بە خەڵک وتووە کە کۆمیتەکە یەکێتی و پارتی یەکێتی و پارتیە خەڵک وا تەسەوڕ دەکات و کۆمیتە هاوبەشی ئێوە وتان کۆمیتەی هاوبەشی یەکێتی و پارتیە ئەمە کۆمیتەی هاوبەشی یەکێتی و پارتی نییە. یەکێتی و پارتی هیچ کۆمیتەیەکیان نییە بۆ سەرپەرشتیکردنی پرۆسەی هەڵبژاردن و ئەو کۆمیتە ئەو برادرانەی یەکێتی و پارتی سەردانی حیزبەکانیان کرد تەنها بۆ ڕوونکردنەوەی هەندێک بابەت کە پەیوەندی بە کۆبوونەوەکە بوو و ئاگاداریان کاتەوە کە کۆمیتەیەک هەیە کە هەموو لایەک داوت کراون لەو کۆمیتەیە بەشداری بن و ئەو کۆمیتە بۆ خۆی ئالێتێک دادنێ کە چۆن کەی ڕفرەندۆم ئەنجام بدرێ و چۆن ئەنجام بدرێ. مەسەلەی دووەم دیارە ئەوەش بابەتێکە کە بابەتێکی گرنگە ولا پەیامەکەی بەڕێز کاک مەسعود بارزانی هاتیە جێگای سەرنج بوو بۆ من کە هەندێک لە برادرانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی پارتیە میشه باسیەوە دەکەن پەرلەمان بۆ فلانش پێویست نیە بۆ فلانش پێویستە بابە کاک مەسعود لە 21 نۆڤێمبەرەوە هاواری هەڵساوە دەرێ ئەم سەرۆکاتیان دەبی ئەکتیڤ کرێنەوە بە خۆڕاییش نەیوتووە چونکە هەر مەفدەیەکی بیانی کە دێ سەرۆک وەزیرانی سوید هاتووە سەرۆکی کۆماری فەرەنسا هاتووە سەرۆک وەزیرانی هۆڵەندا هاتووە هەمووی داوا دەکەت دەڵێ ئەکتیڤ نەکردنەوەی پەرلەمان مشکلەیە بۆ ئێمە لە ئەوروپا. بەڵێ دیموکراسیت لە وڵاتێک بێ پەرلەمان وەکو لاشەیەکی زیندوی بەبێ خوێنە بۆیە باسکردنی ئەو مەوزوعا بڵێ وەڵاهی هەر بەجەڕەت قەلەم بڵێ وەڵا پەرلەمان پێویست نییە پێم وایە ئەمە هێشتا کەمترە لە ئەوەی کە پێی دەن الجملة الغير مفيدة جملەیەکی غێر مفیدەوە نەسازە. بۆیە ئەم کولەب و کۆبنەوەی ئەوڕۆ جارێکی تر باسی مەوزوعی پەرلەمان کراوە پەرلەمان مڵکی کەس نییە بۆ کەس نییە بەڵکو دەستکەوتێکی ملیە بۆ هەموو خەڵکی کوردستانە پێویستە پەرلەمان کارا کرێتەوە هەموو لایەک ئەو مەوزوعە بەجددی وەربگرن چونکە ئەم پێم وایە تا نهایەتی پێنج پەرلەمان زیدی نەکرێتەوە ئێمە تووشی تەنگژەیەک دەبین تەنگژەیەکی جددی. لە مەسەلەی تری کە باس کراوە ئەویش ئێوە دەزان کە لەوە پێش یەکێتی نیشتیمانی ماوەیەکی زۆر مەشغولی شتێک بناوی لێ نابوو نەخشە ڕێگا. نەخشە ڕێگای یەکێتی نیشتیمانی لە حەقەتدا یەکێتی نیشتیمانی بۆ خۆیەتی بۆ بەرپرسەکانی خۆیەتی چونکە یەکێتی نیشتیمانی لە ئەنجامی غیابی مام جەلال و کێشەکانی کردنا و سەرکردایەتی یەکێتی تووشی فرە لێدوان بوو فرە لێدوانی متەناقیس. بۆیە ئەم نەخشە ڕێگایە ئەو چوارچێوە فکری و عملیەیە کە لەو زاویەوە یەکێتی سەیری کێشەکان دەکاوە چارەسەریان بۆ دەدەمەوەش دابەش کراوە لە یەکی مانگۆیەکی مانگ و دوی مانگۆ بە تەواوی تەزدیق کراوە دابەش کراوە بە هەموو لایەنە سیاسیەکان پاش دیراسەکردنی لەگەڵ لایەنە سیاسەکانیش گفتوگۆ دەکەین. بەڵێ بەڵێ کاک سعدی بەڵێ هینی نهایم قسەی نهایم لەسەر ئەم مەوزوعە من پێم وایە ئێمە لەسەر تاوە باسی ئەومان کرد کە ڕێفەرەندۆم و ئەنجامەکەی ڕێفەرەندۆم دیارە خەڵکی کوردستان هیچ کەسێک نییە. من پێم وایە زۆر جار بەهەڵا یان لە ڕوانگەی حیزبی تەسکەوە هەوری ئەوە دەدرێت کە لایەنێک لە کۆڕنەیەکەوە حەسر بکرێ وەڵاوە دژی ڕێفەرەندۆمە کەس دژی ڕێفەرەندۆم نییە. ئەگەر ملاحەزەیەک هەبی لەسەر ئەوەی ڕێفەرەندۆم نابی حیزبێک بۆ خۆی نابی یەکێتی نابی پارتی لە ڕێگای ڕاگەیاندنەکان خۆیان بکەن بە خاوەنی ڕێفەرەندۆم ڕێفەرەندۆمی هەموو خەڵکە بۆیە نابی لایەنێک لە زاویەک حەسر بکرێت ئەوە دژی کەس دژی ڕێفەرەندۆم نییە. ڕەنگە خەڵکەبی ڕێی جیاواز بی لەسەر کەی وە چۆن بەڵام دژایەتی ڕێفەرەندۆم کەس نایکە دژایەتی سەربەخۆیی کەس نایکە بە ئەوە یەکێکە لە دەستکەوت گەورەکان دەستکەوتە گەورەکان و هێزێکیشە بۆ
هەموو لایەکمان بەڵێ زۆر باش کاک ساری یەکێتی و پارتی کە هەموو لایەک پشتیوانی لە ڕێفەرەندۆم بەڵێ زۆر باشە بەڕێزت باست لە مەسەرەی کاراکردنەوەی پەرلەمان قسەکانی من بوو بەڵێ سوپاس دەکەین سەبارەت بە مەسەرەی کاراکردنەوەی پەرلەمان هۆکاری چییە کە مەسەل لە ڕاگەاندنەکانەوە باز لەوە دەکرێت کە یەکێتی نیشتیمانی مەسەلەن بۆ نمونە بەرپرسانی پارتی دەڵێن لای یەکێتی نیشتیمانی مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمان و ریفراندۆم دوشتی لێک جیانیا بەرپرسی پەیوەندیەکانیان باز لەوە دەکە کە زۆری ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمانی پێیان باشتر ریفراندۆم بکرێ ڕوویای یەکێتی نیشتیمانی بۆ مەسەلەی ریفراندۆم ئەوەیە کە لە ڕێگەی پەرلەمانەوە ئەنجام بدرێت نا کاک حەکەم ڕۆیای یەکێتی نیشتیمانی ڕۆیای یەکێتی نیشتیمانی بۆ مەسەلە وازەح یەکێتی نیشتیمانی بە قسە لەسەر تەلەڤیزیۆن وتوێتی بەیاننامەیەکی پێدەرکردووە تێدەگەی بەڵام لە ئەسڵدا ئەم نوع مەوزوعانە وروژانی بۆ غەرەزی حیزبی و هەندێک لە ئێستاوە حەملەی انتخابات دەستی پێکردووە و غەرەز لە بەردەوام باسکردنی ڕێفەرەندۆم بەبێ هەنگاوێکی عەمەلی بۆ باوێن بۆ ئەوەیە لایەنە سیاسیەکان لە زاویەیەک حەسر بکەین وەڵا ئەوە دژە ئەوە دژە ئەوە فلان ئەسڵەن سەربەخۆی کوردستان لە گیرفانی هیچ کەسێکە مەدەرمانی نابێت قبولمان نەبێت جارێ و مناقەشانە مناقەشەی بێخودن پێویستە ئێمە هەوڵی ئەوە بدەین تەرکیز بکەین لەسەر ئەوەی کە چۆن دەتوانین ڕێفەرەندۆمێک بکەین ڕێفەرەندۆمێکی زەعیف نەبی ڕێفەرەندۆمێک 51 لە 100 بینی زەعیفە بەڵێ دەبی شتێک بینین معقول بی عەقڵی متەمەدین لە دنیا قبولی بکە بەڵێ کەواتە پێدوا بەوێ پەرلەمان ریفراندۆم ئەستەمە ئەنجام درێگەر پەرلەمان کارە نەکرێتەوە لە کوردستان کاکە ڕێفەرەندۆم بکرێ یان نەکرێ پەرلەمان پێویستە لە کوردستان ئەوە بۆ پەرلەمان یاخە چۆن باسی سیستێمێکی پەرلەمانی دەکەی و پەرلەمان نییە چۆن باسی سیستێمێکی دیموکراتی دەکەی و پەرلەمان نییە ئەمە چه علاقەی بەیەکەوە نییە و دووشتە بەڵکو پەرلەمان زۆر زەرورە پێش ڕێفەرەندۆم پەرلەمان کارا بکرێتەوە پاشان ئێمە ئەگەر یارمەتیەکی نێودەوڵەتی وەرگرین یارمەتیدانی نێودەوڵەتی عادەتەن زۆر جار داوای ڕێفۆرمی اقتصادی دەکەن وانە بەڵێ داوای ئیسلاحاتی اقتصادی دەکەن ئیسلاحاتی اقتصادی بەبێ هەموارکردنی یاساکان چۆن دەکرێت یاسا چۆن هەموار دەکرێت ئەگەر پەرلەمان نەبێ با بەو پەرلەمانە نابەسێتەوە بە نەفەرێک و دوو نەفەر بڵێن وەڵا لەبەر ئەوەی فلان ڕازیە و فلان ڕازینی و فلان دەبێت سەرۆک فلان نابێت سەرۆک ئەوە عیلاقەی بەوە نیە لە ڕوویەکی تریشەوە کاک حەکیم ئێمە وا بەرەو کۆتایی شەڕی داعش دەڕۆین لە ڕووی عەسکەریەوە هەنگاوی یەکەم ئەوەیە کە ئێمە چه هەنگاوێک باوین چه هاوپەیمانیەک پەیدا بکەین لە دنیا بۆی سەرچاوەکانی مادی و فکری داعش وشکەینەوە چونکە لە ڕابردوودا ئێمە تالیبانمان هەبوو ئەلقاعیدەمان هەبوو چوزانم ئەنسار ئیسلاممان هەبوو جوندل ئیسلاممان هەبوو ئەنواعی جانەوەرمان هەبوو ئەوانە عەسکەریان شکان بەڵام دوای ئەوان جارێشکە و جارە پەیدا بوونەوە داعشە و پووک و حرامە و شەبابە و جەماعەتی ئیسلامیە و نازانم چی و چی جارێشکە زیندوو بوونەوە بۆ ئەوەی ئەم دیاردا ئەم گروەت ئیرهابیانە بە لیباسی ئیسلامی بۆ ناکشێنکردنی ئیسلام لە ئەساسا دێن شەڕیان بکەین پێویستە لە ڕووی فکریشەوە کۆتاییان پێبین ئەوەش هەنگاوێکە هەنگاوی دوای ئەوە کۆمەلگای نێونەتەوەی دوایی کۆتایی هاتنی داعش ڕەنگە بڕیارێک بدە لەبارەی پاشەڕۆژ و چارەنووسی ئەم ناوچەیە ئەگەر کوردی یەکگرتوو نەبی پرۆگرامێکی جاهیزی نەبی چۆن دەتوانێت ئیستیفادە لە هیچ گۆڕانکاریەک بکە لەو ناوچەیە کوردی ناتەبا هیچی دەست ناکەوێت ئەو پەڕینان و کەبابێکی دەست دەکەوێت چونکە مقاتلی باش بوو ئەگەنا هیچی دەست ناکەوێت بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە بەڕێز وتت لە کۆبوونەوەکەی ئەمڕۆژ باس لە شێوازی کاراکردنەوەی چۆنێتی کاراکردنەوەی پەرلەمان کراوە بەڵام بڕگەیەک بوو کە زۆر خەڵک مەسەلەن کاردانەوەی لەسەر بوو لەوەی کە باز لەو دەکە کە کاراکردنەوەی پەرلەمان بە شێوازێک بێ کە لە خزمەتی پرۆسەی ریفراندۆم و سربەخۆیی دابێت ینی مەبەستان چییە لەوە ینی چۆن کاراکردنەوەی پەرلەمان یاخو بە دیاریکراوی ئێوە جیاوازتانەیە لەگەڵ پارتی لە شێوازی کاراکردنەوەی پەرلەمان من پێم وایە ئەم مەوزوعێکی زیادە چونکە سیغەکەی زۆر موفق نییە لە خزمەت و لە خزمەت نەبی چییە تو پەرلەمان خۆ ڕئیسی پەرلەمان و جێگر و مقەررەکەی پەرلەمان بڕیار نادەن پەرلەمان یعنی 111 کەس ئێمە لە پەرلەمان ئەگەر یەکێتی پارتی بڕیاریاندایە کۆمەڵ و یەکگرتوش لەگەڵە
ئەوە نەک تەنها 56 کە ئەکسەریەتە 50 زایدیەکە دەتوانانی بڵێن 65 66 ئەندامیش هەیە بۆیە ئەوە قەرارەدا لە خزمەت پرۆسەکە دەبێ یان نابێ نەک یەکێک کە پۆستێکی معەنی هەیە من پێم وایە پەرلەمان بەگشتی ئەندامی چالاکی لایەنە سیاسیەکانن و پەرلەمان جسمێکی غەریب نییە لە هەرێمی کوردستان دوور لە سیاسەتی حیزبەکان. بەڵێ زۆر باش کاک سادی جەنابەت یەکێک بوو لەو کەسانێک کە لە وەفدەکەی کێتی و پارتیدا بۆ سەردانی لایەنەکان و بەژاری کۆبوونەوەی مەکتەبی سیاسی پارتی و کێتیش کردووە یعنی سەبارەت بە تێگەشتنی ئێوە جیاوازەیە یاخود ئێستاش پارتی مەرجی هەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان؟ بە دڵنیاییەوە ڕەنگە پارتی حەزی لە سیغەیەک گۆڕان حەزی لە سیغەیەکی تربی کۆمەڵ حەزی لە سیغەیەکی بەڵام خۆ ئەو شتانە هەمووی قابلی مناقەشە و بەحسن خۆ دەتوانین ڕێککەوینە من پێم وایە ئەو مۆزوعە ئێمە بەحسمان لەسەر هەدەفێکی گەورەیە لە داهاتوو پێویستە کێشە بێکەلکە کۆنەکان بە قوربانی ئارمانجا نیشتیمانی و نەتەوەیە گەورەکانی داهاتوو بکەین یعنی بۆ دەبێ ئێمە ئەوەندە لکابینەوە بە کۆن و بە ڕوودا و کێشە ناخۆشەکانی کۆن. زۆر باشە بەس کاک سادی پرسیارێک هەیە سەبارەت بەوەی کە ئێستا نێوانی لایەنە سیاسیەکان ناکۆ کە خەڵک ڕەنگە پرسیاریەوە بکگەر لایەنە سیاسیەکان بیانەوێت دەوڵەتی سربەخۆ یاخود بەرەو ڕیفراندۆم بڕۆن چۆن ئیرادەیەکیان نیە لە ناو خۆدا کێشەکان چارەسەر بکەن. ئەزانی چۆنا من پێم وایە لە هەولێر وەخت خۆی پیاکمان هەبوو زۆر خۆش ناوی ساڵح شێرە بوو ساڵح شێرە کادری پارتی بوو کادرێکی ناسراوی پارتی زۆر بە قسە خۆشمە و خۆشەکانی من زۆر لەگە کادیرەکانی حیزبی شوعی ناڕێک بوو ڕۆژێک لە کاک شەمسەدین و برادران هین یوسف ئەپرسێ عونی یوسف ئەپرسێ خوا لێ خۆش بە عونی یوسف ئەپرسێ دەرێ ئەرێ کاک عونی کاک شەمسەدین حیزبی شوعی بە چ تووڕە دەبێ دەڵێن وەڵا بە ڕەجعیەت وەڵا ئیش دەڕچاتە بەر پێش مەقەرڕی حیزبی شوعی قاز عادە بژی ڕەجعیەت هەر بۆی حیزبی شوعی استیفزازکە ئەم مەوزوعانەی کە گەنجەکانی یەکێتی و پارتی و گۆڕان و ئەوانە وا پڕکراون بە دژایەتی یەکتر و قەهر و بغزایی یەکتری ئێستا کوردستانی سربەخۆ ئەگەر یەکێک لەوانە بینێ جەماوەری حیزبەکەیت کە ڕەنگە قبولی نەکە هەر بۆ ئیستیفزاز ئەو قسان دەکە ئەگەنا من پێم وایە لە هەرێمی کوردستان ناکۆچ چییە کاکە ئەمە حیزبی جیاجیان منافسی یەکترین دژمنی یەکترینین منافس یعنی هەر یەکەمان هەوڵە دەین بەرنامەیەکی باش بە زمانێکی پارا و بنووسین زۆرترین خەڵک دەنگی بۆ بدە بۆ ئەوەی لە داهاتوودا خۆمان دەسەڵات وەرگین شەڕ لەسەر دەسەڵاتە بۆیە من پێم وایە ئەوەی کە گرنگە ملەتی ئێمە بەگشتی لە پشت هێزی پێشمەرگەیە لە شەڕی داعش و پاراستنی کەرامەتی ملەتەکەمان ئەوە ئەسلەکەیە کادیرێک لە فەیسبوک شتێک دەنووسێ یان نانووسێ بە حەق یان بە نەحەق حتا حەقیش بێ حتا ناحەقیش بێ ئەوەندە لە مەسەلەکان ناگۆڕێ. بەڵێ زۆر باشە ئەوەی کە بەرەزت پێشتر باسێک مەسەلەی ئەو لیژنەیە کە ئەمڕۆژ لە کۆبوونەوە وەردوولاتان جەختان لەسەر کردوێتەوە لیژنەکە تا ئێستا ئەوەی کە دیار لە چەند لایەن پێک دێ و لیژنەی کە بۆ ڕیفراندۆم ئەو لەو بەسە زمانت دانایە برێ لیژنەیەکی هاو بەش لە لایەنە سیاسیەکان چۆن کاک سعدی هەوڵدە تەلەفوزی کە ئەو لیژنەیە عینوانی هەیە ناوی چیە لیژنەی چێەوە زۆر باشە بەڵام تاکو ئێستا هەموو لایەنە سیاسیەکان بڕیاریان داوە بەشداری بکەن تا ئێمە ناوی لێ بنین هاوبەش من پێشترێژ وتم کەس دژی ڕەفەراندۆم نییە کەس دژی سربەخۆیی نییە و من پێم وایە ئەگەر هەر لایەنێک هەوڵی ئەوە بدا حیزبێک هاوێر کە قساکە سەوێکی گەورە دەکا ملەتی ئێمە هەمووی پەرۆشی مافی چارێک قۆنووسین و تا دەوڵەتی سربەخۆیە. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە ئەندامانی لیژنەکە ئەوەی کە ئێوە تا ئێستا پێی گەشتون لە چەند لایەن پێک دێ ئەندامانی لیژنەکە خۆی زیاتر لە 30 حیزب لە کوردستانە هەیە لە چەند حیزب پێک دێ لیژنەکە؟ نا من تەسەور دەکەم لە 7 لایەن پێک دێ. 7 لایەن؟ بەڵێ دەکرێت ئاماژە بە ناوەکانیان بدە و 7 لایەنە کامانن کە ئێوە دەتانەوێت لەو لیژنەیەدا بەیەکەوە بن؟ وەڵام من نازانم بە زەروری نازانم بەڵام پێم وایە 7 لایەن
بەلایکەم پێزلایەنە ئەساسیەکەی تێدایە گۆڕان و پارتی و یەکێتی و کۆمەڵ و یەکگرتووی تێدایە. بەڵێ تا ئێستا هیچ لایەنێک بۆشی دێلمە خۆت پڕیکەوە. بەڵێ تا ئێستا هیچ لایەنێک ئەوەی دیاری کردووە نوێنەر بۆ نمونە نوێنەر بۆ ئەو لیژنەیە؟ من بەڕاستی ئەوە نازانم، من متابعی ئەوم نەکردێ، من خۆشم لێرە نەبووم بۆیە ڕەنگە زانیاری من کەمە لەو مۆزوعە. بەڵێ زۆر باشە. سەبارەت بە دەزانم کەس دژ نییە. بەڵێ زۆر باشە. سەبارەت بەوەی کە ئەوەی کە مەسلەی ڕیفراندۆم زۆر جار باز لەوە دەکرێت کە ئێمە لەو وەفدەی کە وەفدیاوە بەشی پارتی ویکێتی کە سەدانی بەغدادیان کرد باز لەوە کرا کە ڕیفراندۆم بەلایەن عێراقیان وتوە بۆ جیابوونەوە نییە. یعنی خەڵک پرسیار دەکات ئەگەر ڕیفراندۆم بۆ جیابوونەوە نەبێت ئەی بۆ چییە؟ بۆ چ مەبەستێک بەکاردەهێنرێت؟ نا وا نەگوتراوە ئەگەر واشیان گوتبی من نەمبستە چۆن شتیوە ئەو قسەیە. ڕەفراندۆمە کرێ سوالی ڕێفراندۆم کوردستانی سربەخۆ ئایان نا بەڵێ یان نەخێر تێدەگەی بەڵام جێبەجێکردنی ئەم کوردستانی سربەخۆیە ئەگەری عەسکەریمان ڕەت کردوتەوە گفتوگۆ دەکەین ساڵێک 2 ساڵ 3 ساڵ گفتوگۆ دەکەین بە گفتوگۆ جێبەجێ. بەڵێ زۆر باشە. بەڵام کاک سادیەم کاک عەدنان موفتیەم کاک فازڵ میرانی لە بەغداد باسییانەوە کرد کە بەمانای یەکسەر جیابوونەوە لە عێراق نایە مەسلەی ڕیفراندۆم. آخر نا ئەوە دیت ئااتێ سەر قسەکەی ما خەفیفت کرد یەکسەر جیابوونەوە معنای وە نیە. یعنی من بە میسالێکت بۆ بینم پیاوێک وەسیەت دەکا ملک و ماڵێکی زۆری هەیە بۆ مناڵەکانی فلان شت بۆ کوڕی گەورە ئەویت کە بۆ کوڕەکەیتن کە وەسیەتەکە تەواو ئیمزای کرد یعنی ئەو پیاوە ڕەسەن دەمرێ خۆ یەکسەر نامرێ ڕەنگە 10 ساڵ بژی ڕەنگە 15 ساڵ بژی. ئەم مەوزوعی تەفویض و تەخویلی سەرکردایەتی سیاسیش لە هەرێمی کوردستان لەلایەن میلەتەوە دەڵێت تۆ نوێنەرایەتی بەرژەوەندەکانی من دەکەی لە داهاتوو بەرەو سربەخۆیە بەرەو هەرکوێ. بەڵێ یعنی ئێستا ڕیفراندۆم مەسلەیەکی تاکتیکی نییە مەسلەیەکی استراتیژیە لە هەرێمی کوردستان. حەقێکی تەبیعی و مەشروعە بابە مەسلەی تاکتیکی و استراتیژیە حەقێکی تۆ ئیستیفادەی لێ بکەی یا لێ نەکەی ئەوە حەقی تۆیە. بەڵێ زۆر باشە کاک سادی ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای بەڕێستان لەگەڵمان بمێنەوە سپاس دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتە و میمۆری 32 گیگابایتە و کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی. هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت
دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. کاک سعیدی ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێزتان هەر سەبارەت بە ئەو لیژنەی کە بەڕێز دەڵی لیژنەیەکی هاوبەشە بۆ مەسەلەی ڕێفراندۆم، ئەگەر چەند لایەنێک یاخود لایەنێک بایکۆتی ئەم لیژنە هاوبەشە بکەن، ئەم لیژنە هەڵدەوەشێتەوە یاخود کەی دەست بەکارەکانی دەکات ئەم لیژنەیە؟ ئینشاءڵڵا شتیوان نابێ. من پێم وایە ئێمە ینی تەجروبەی ڕابردوو تەجروبەیەکی سابت دەبرێ هەمیشە مقاتعە یەکتری دەکەین. ئەگەر مەقسەد ئەوەیە کە چونکە گۆڕان ئیستقبالی وەفدی هاوبەشی یەکێتی و پارتی نەکرم، پێم وایە ئەمە کاردانەوەیەک بوو لەسەر هەڵوێستێکی پارتی لە ڕابردوودا ئەوان ئیستقبالی وەفدی هاوبەشی گۆڕان و یەکێتیان نەکرد. بەڵام لە ئەسڵدا گۆڕان پێشە ئەو کۆبوونەوەیە لە کۆبوونەوەیکی جواتی گۆڕان لەوێ بڕیاری ئەویاندا کەوان مۆزوع ڕێفراندۆم و سەربەخۆیی بەلایەنەوە ئەولەویەتە. بۆیە مەسەلەی دوورخستنەوەی گۆڕان لە مەسەلەی ڕێفراندۆم و پرۆسی سەربەخۆیی پێم وایە کارێکی خراپە، چونکە ئەوان دژنین. بەڵێ زۆر باش کاک سعیدی، بە سەبارەت بۆی کە هەندێک مەسەلەن خەڵکی یاسایی دەڵێن ئەم لیژنەیە بنەمایەکی یاسایی نییە، ینی دەکرێت مەسەلەن یاخود خەڵک دەڵێمە بەدیلی دام و دەستگاکانی ترە. هەڵدەین لەو مۆزوعە خۆمان ڕزگارکەین لەو عقدەیە. پەرلەمانی کوردستان کارا دەکرێتەوە، دەبێت کاراکرێتەوە. ئەو لیژنەیە زۆر تەبیعیە لیژنەیەکە لەلایەن حیزبە سیاسیەکانی کە ئەم مەوزوعەتە بەنی دەکەن کە پێم وایە دەنگدەر لە هەرێمی کوردستان دەنگی ئەو حیزبانەیە و حیزبی نوێنەریان هەیە لە پەرلەمان. بۆیە من پێم وایە کەمکردنەوە لە شانی ئەو حیزبانە خەتایەکی گەورەیە دەیکەین. 95 لە سەتی ئەم خەڵکی کوردستان دەنگی بەو حیزبانەدایە. ئەگەوە شەرعیت نییە، چی شەرعیەتی هەیە؟ قسانە پێم وایە این زیادە. بەڵام بۆی بخینە قالبێکی یاسایی، ئەگە پێویستی بە ڕێفۆرمی یاسایی هەبی، پێویستی بە هەمارکردنەوەی یاسایکی معەیەن هەبی، پێویستی بە حالەتی تەواری هەبی، پێویستی بە ئیسلاحاتێک هەبی لە بوارێکی معەیەندا، ئەکید پەرلەمانی پێویستە. ئەوە شتێکی ینی مناقەشە هەڵ ناکرێت. بەڵێ زۆر باشە، بەڵام ڕەنگە کاک سعیدی بڵێن ئەگەر ڕاستە حیزبەکان نوێنەرایەتی خەڵک دەکەن، بەڵام ئەگەر لە هەموو شتێکدا حیزبەکان ڕۆڵ ببینن، ئەی پەرلەمان و دام و دەستگاکانی ترمان بۆ چییە؟ ئەخرە من نازانم چ دەوێت. ئەگەر تو شتێک پێم بڵێ چی دەوێت، من ڕەنگە یارمەتی بدەم. من جارێکی تکرارەکەمەوە. حاڵی حاضر ئێمە کێشەیەکمان هەیە، ناوی کێشەی پەرلەمانە. ئەو کێشەیە لە 24 سعاتی داهاتوو چارەسەر نابێ. بەڵام کاتمان کەمە ئەگەر نیازمانەوەی لە نۆڤێمبەر لە مانجی 10 لە مانجی 11 لەگەڵ هەڵبژاردن ڕێفەرەندۆم بگرێت، دەبێ هەندێک شت ئامادە بکەین. خۆ کە پەرلەمان کەوتۆ سەرقات، ئەگەر شتێک لەو کارانەی کە دەکرێت پێویستی بە یاسابی، پێویستی بە بڕیارەی بۆ بڕیارەکەی بۆ دەدرێت. بەڵام ئێستا هەموو شتێک ڕابژیرە و ژیانیش تەجمیت کرێت لەبەر ئەوەی پەرلەمان کارە نەکراوەتەوە. شتیوە موچین نابێ کاکە. بەڵام ئەوە معنایوە نییە تۆ خەمسات لێ بکەوی بڵێ هیچ یەکێک لەو لێژنانەی کە ئێستا لەمەڕ ڕێفەرەندۆم یا هەر شتێکی تر جێگای پەرلەمان ناگرێتەوە. ڕێفەرەندۆم هەبێ یان نەبێ، پەرلەمان ژیانە، ژیانی سیستەمی دیموکراتیە. ئەسلی ڕەگ و ڕیشەی سیستەمی پەرلەمانیە، ببێ ئەوە معنایەکی نامینێ نە سیستەمی پەرلەمانی و نەژیانی دیموکراتیش. بەڵێ زۆر باشە. بەس سەبارەت بە کاتەکەی تاکو ئێستا کاتی ئەنجامدانی ڕێفراندۆم بە فەرمی دیاری کراوە، ئایا کەی دەبێ ئایا لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمان بە فەرمی دیاری بەڵێ کاک حاکیم دیاریکردنی کات بە فەرمی ئەوە کاری ئەو لیژنە هاوبەشەیە. بەڵام عملیان بۆ بابایەکی وەکو من ئەزانم کۆتایی مانگی سەرەتای مانگی 11 ئین دەورەی پەرلەمان تەواو دەبێت. یا دەبی پەرلەمان تەمدید کرێتەوە، یا دەبی هەڵبژاردن بکرێت. بەڵێ ینی پێشتر بەڕێستان ئەندامی لە ئێستاوە بۆ ئەو کات 6 مانگە. بەڵێ
لە ئێستاوە تا ئەو کات حدودی 4-5 مانگە ئەگە بمانەوێت لە ئێستاوە کاری بۆ بکەین حتممە فریا دەکەوین هەم هەڵبژاردن بکرێ و هەمیش ڕفرەندۆم بکرێت. زۆر باشە بەڵام پێ دوای ئاراستەکان بەو شێوەرەسن کە بەڕێستان پێشتریش ئەندامی خولی یەکەمی پەرلەمانی کوردستان بوون پێشتریش خولی پەرلەمان درێژ کراوەتەوە ئاراستەکان بە وەرەسن کە لەو پێش مانگی 11 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و ڕیفراندۆم بکرێ یاخود مەقسەدی درێژکردنەوەی پەرلەمان نەمەبەستم لە درێژکردنەوەی پەرلەمان ئێستا باسی درێژکردنەوە نەکراوە من ئەڵێم فەرەزیەیەکە ئەگەر تا ئەو کاتە نەکرا یعنی پەرلەمان کۆتایی دێت ئیشی تەواو دەبێت ناشەرعی دەبێت تەمدید کرێ ئەو تۆ ئێستا شەڕێکی زروفێکی قاهرە هات باشە خۆ پەرلەمان لە خۆی مادەیەکی ئەگەر زروفێکی قاهرە هات پێویستە بیر لەوە بکرێتەوە کە چۆن سەقفێکی قانونی شەرعی بۆ پەرلەمان دەدۆزیتەوە ئەویش پەرلەمان خۆی دەتوانانی خۆی درێژکاتەوە. بەڵە زۆر باشە بەس سەبارەت بۆی کە هەندێک پێیان وایە ئەم بەس تۆ شەڕی شتەیە تو لەوە بەڵێ فەرموو تۆ ئەستر لە بیرت نەچێ لە ناوەڕاستی شەڕێکایش مەسەلەی مووسڵ هەروە ڕۆژانە زەرەری زیاتر دەدا ئەو منتقەیە کە ئێستا شەڕی تێدایە منتقەیە کە تقریبن 1000 تێرۆریستێکی لێ کۆبووەتەوە بەو کوچەی تەنگ و باریک و ئەوانە ڕەنگە ئالیات دەور نەبینێ محاولات لە گۆڕەیە چۆن ئەو داعشانە بفرن نێو دەرباز کرێن یعنی ئەو شتانە هەمووی هەن و ئێمە زۆر بەوردی بە دقت سەیرەکەین ئەمن پێم وایە پێویستە خەڵک لە کوردستان و داوا لە هینەکانیش دەکەین کە متابعەی ئەم مەوزوعە بکەن باوردی کە ئەو داعشانەی مووسڵ جێدێڵن بەرەو چێ چن چێدایان بە. بەڵێ زۆر باشە بەس کاک سعدی سەبارەت بەوەی کە تا چەندێک ینی ئەوە ڕوون بێ کە مەسلەی ڕیفراندۆم بۆ پەردەپۆشتنی کێشە ناوخۆیەکان نەبێ بۆ مەسلەی ئەوەی کە خەڵک ئێستا موچەی بڕاوە مەسەرن دام و دەستگاکان پەکیان کەوتۆ ئەندیکیان ماوە یاسایان بەسەر چووە ینی چ زەمانەتێکە یەکەم ڕیفراندۆمە بۆ مەسلەی ڕاگانی دەوڵەتی کوردی بێت. من هەموو شتێک بۆ جیها جائزە بەڵام خۆی لە حەقەتدا مەسەلەی ڕەفەرەندۆم هاتە پێشەوە لە ئەنجامی واقعەیەکی زۆر هیم بوو نەوە تێگەیشتنی منە من خۆم یعنی ئیشی من ئەو کاری من سیاسەتە لە کاتی ئیعلانکردنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەسەر مەسەلەی ئاڵا لەسەر دەوائری ڕسمی ئێمە نۆتێکی زۆر تندمان لە تورکیاوە هات و هەروەها تادیدێکمان لە ئێرانەوە بۆ هات هەروەها شیعە و سوننە لە عێراق مشکلەی دنیایان هەبوو خەریک بوون ئاسەواری یەکتری بڕنەوە بەڵام کە باسی کەرکووکات هەموو مشکلەکانی خۆیان بەلانا چون لە پەرلەمان کۆبوونەوە بە تێکڕا دەنگیاندا لە دژی ئەو بڕیارەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. بەڵێ ێ باشە لە ماوەی 48 سەعات تۆ تهدیدێکی کە تهدیدێکی تورکیات بۆ هاتووە تهدیدێکی ئێران بۆ هاتووە ئەو هەڵوێستی شیعە و سوننە هەموو دنیا تەوحید بوو لەسەر ئەم مەوزوعە پێویستە کوردیش بیر لە خۆی بکاتەوە. ئەم کۆبوونەوەی دوی مانگ بە دەرەجەی ئەساس مناقەشەی ئەو مەوزوعەمان کرد. مەسەلەی تر وتمان کە مادام وابوو ئێمە مشکلەکانمان لەگەڵ عێراق ئەوەیە کە عێراق ئامادە نیە مادەی 140 یا دەستوری عێراق جێبەجێ بکە و هەروە ئەو مافی هاوڵاتێتی یەکسان حەقی نییە و کورد بە دەرەجە دوو لە عێراق لە قەڵەم دەدرێت. ئێستا هەموو مشکلەکانی خۆیان بەلانە چونکە مەسەلەی کورد هاتە گۆڕی هەموو وەحدوو کەواتە ئێمە بە هەنگاو بەرەو پێشەوە بنێ و ئەم مەسەلەی ڕەفرەندۆم هاتە پێشە لەسەر ئەو مەوزوعە بەڵام هاتنە پێشەوەی مەسەلەی ڕەفرەندۆم نەبوو جاریش کە پێت دەڵێمەوە نەبوو تاکتیکە نەبوو داپۆشینی نازانم ئەوی ئەتو دەزانی چییە بەڵکو مافێکی تەبیعی باوەڕ پێکراوە لەلایەن کۆمەلگای نێونەتەوەی ئیقرار کراوە کورد ئیسیفادەی لێ بکە ئازادە ئیسیفادەی لێ نەکە هەر ئازادە. ئێمە ساڵی 1992 لە مانجیدا لە کۆبوونەوەیەکی پەرلەمان تەفسیرمان کردوتمان ئێمە مافی چارەی خۆنووسین لەم قۆناغەدا بەبوونی سیستێمێکی فیدرالی لە عێراق و هەرێمێکی
تایبەت بە خەڵکی کوردستان ئەوەی ئێستا ئەمانە ئەمە پاش 14 ساڵ لە حکومڕانی لەگەڵ عێراق جارێک معاش دەبڕێ و جارێک میزانیە دەبڕێ و جارێک پێشمەرگە مەحروم دەکرێ و جارێک حەشدی شعبی دروست دەکرێ و جارێک ئەوە هەمووی هاندەرن بۆەوەی کە ئێمە بیرەوە بکەینەوە چ ڕێگایە بگرینە بەر بۆەوەی جارێک کە لە کەلەنی پەنجان بەرنەبینەوە و بە مافەتاوەکانی خۆمان بکەین. زۆر باشە کاک سادی سەبارەت بە مەسلەی کاردانەوەی وڵاتانی هەرێمەتی و ناوچەی کە بەڕستان بەرپرسی پەیوەندیەکانی دەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پێشتریش دیدارتانە بووە لەگەڵ وڵاتانی دەرەوە و کۆنسوڵی وڵاتان بە فەرمی تاکو ئێستا هیچ وڵاتێکی ئیقلیمی یاخود وڵاتانی دەرەوە پشتگیری پرۆسەی ریفراندۆم دەکەن لە هەرێمی کوردستان یاخود دژایەتی؟ نانە وڵاتانی ئیقلیمی بە تایبەتی نە ئێران و نە تورکیا هێشتا پشتگیریان نەکردووە. ڕۆژانی یەکەم هەڵوێستیان تون و بەڵامەوە تەخفیف و پاش ڕوونکردنەوەی و پێمان وتن ئەمە مەسلەیەکی داخیلی ئێمە لەگەڵ عێراق لەوێ و مەسلەی حەلکەین. ڕاستە لەگەڵ ئێوەش بەحسەکەین ئێوە حدودمان هەیە ئەمنیەتی مشتەرەکمان هەیە قسەی لە دەکەین بەڵام ئەم بە دەرەجەی ئەساس ئێمە لەگەڵ عێراق و موضوع ئەم ناقەش دەکەین بۆیە چوونی وەفدی هەرێم بۆ بەغدا کارێکی زۆر چاک و ئەو مەسلەی خاو کردەوە بەشێکی زۆر لە ئەو فوقەعانەی تەقاندەوە کە لە دەوروبەر بەنسبەت وڵاتانی دەرەوە وڵاتانی ئەوروپا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەو وڵاتانە نارن بە تۆ بڕۆ جیابەوە ئەوە دەڵێنی تۆیە بریاری تۆیە بەڵام خۆمان دەوێت لە بینی خەتەکان بخوێنەوە و ئیشی لەسەر بکەین لە ئێستاوە هەتا مانگی 11 تۆ مەسلەیەکی دووە بیردینەوە ڕەنگە جەنابەت نازەم عمرت چەندە گەنجبی ڕەنگە ساڵی 1991 مەسلەی هەڵبژاردننی یەکەمین پەرلەمان بە جوهودی جەنابی مامجەلال و دیبلۆماسیەتی ئەو نەبوایە و پشتیوانی کاک مەسعود نەبوایە ڕەنگە ئێران و تورکیا بە ئاسانی بڕیاری تەحمولیان نەدەدا ئەو کاتە ئەوان وتیان ئێمە ناڵێن زۆر خۆشحاڵین بەڵام تەحمل دەکەین و کۆمەلگای نێودەوڵەتیش پێی باش بوو ئیدارەیەکی هەڵبژێردراوە بیلەو منتیقەیە چونکە فەراغێکی ئیداری دروست بێ کاریسەی ئینسانی دروست دەکەن ئەوەی لێ دروست بکە ئێستا هەمانە پێم وایە ئەمە ئیتیجاکەمان ئیتیجایەکی ڕاستە و ڕێگاکەش ڕێگایەکی ڕاستە ئەگەر لێرە گەندەڵیەکە لەوێ شتێشتێ پێویستە شەڕی بکەیت چونکە لە ئەسڵدا ئەو بیرۆکە باشە کە ئەنجامی باشیە بووە نەشێوێندرێ لە ڕێگای چەند گەندەڵێک و چەند چاوبرسێک لە مەملەکەتی ئێمە زۆر باشە بەس بە بۆ چوونی بەڕێستان ئێستا گەندەڵی هەڕەشە لە مەسلەی سربەخۆیی و پرسی ریفراندۆم دەکات لە هەرێمی کوردستان گەندەڵی لە تاعون خراپترەکە چۆن لە تاون خراپترە ئێستا گەندەڵی سەبەبی ئەوەیە زۆر ناکاکە گەندەڵی یەکێکە لە سەبەبی بوونی ناکۆچی ناو حیزبەکان خۆیان گەندەڵی سەبەبێکە لە بوونی ناکۆچی لە بینی حیزبەکان خۆیان گەندەڵی سەبەبێکە لە بەعزێک جار دۆڕاندنی هەندێک هەڵوێستی سیاسی بەرامبەر وڵاتانی دەوروبەر ئەمە خۆی لە خۆیدا دەبتە سەبەبی بەتاڵکردنی ناوەڕۆکە نیشتیمانی و نەتەوەی یەکەی بزوتنەوە ڕەسەنە مێژ و کردەکەی ئێمە لە محتەوای خۆی بە ئەسبابی گەندەڵی و چاوبرسێتی بەڵام ومێدێکەیە بۆ ڕوبەڕبوونەوەی گەندەڵکاران ئێستا لە کوردستان ئەوەی کە ڕێگە خۆش بکرێ بەوەی کە هەرێمی کوردستان ئەبە تەفسیلە نە دروستە ئەمن لە سەر تەلەڤیزیۆنەکەی تو باسیکەم نە حازریشم پێم وایە کەمەک ئەتوم ڕعاتی ڕێشی بکەم شتێک دنیام دیوە دەزانم تاچۆ ئەڕۆ زۆر باشە کاک سادی بەس سەبارەت بە وڵاتانی دەرەوە ینی بەڕێز وتت هیچ وڵاتێک نە پشگیری و نە دژایەتی نەکردووە ئەوەی کە بە فەرمی ئێوە لەگەڵتان تاوتوێ کردبێت یا وڵات ناتوانانی با بە پشگیری کرد برای من هیچ وڵاتێک ناتوانانی بڵێت تۆ جیابەوە عێراق تەقسیمەکەم باشە شتیوان نییە ینی شتیوان ناتوانانی جەش لێ نای بە حیاتت ئەگە کوردی وڵاتێک کوردیش بیرە تەنیشتی وە ناڵێ ئەوە عرفی دیبلۆماسی ڕێگا نادە تۆ ئەوانە ئەندامن ملتەزیمن و
ئینێکی ئیلتیزامێکی هینیان هەیە تێگڕیان هەیە بەرامبەر بە سیستەمی نێونەتەوەی بەڵام تێئگان ئەی چۆن ئێمە شەرحەکەین بۆیان کە مشکلەکانمان چییە لە عملدا لە چوارچێوەیەکی تردا پشتیوانی دەکەن من پێم وانە ئەوە مەحال بێ ئەوە ممکنە بەڵە زۆر باشە بەس ئێمە پسپۆرێکی یاسای دەستوریات لەم بەرنامەیە میوانمان بوو تێگەر عێراق ڕەزامەندی لەسەر نەبێت لە ڕووی یاسای نێودوڵەتی و پەیبەندی حوتەمینەتەوە یەکگرتوەکانیش لە ئاستی وڵاتانی تر دانی پێدا نانرێت بەچی بە مەسلەی ڕیفراندۆم ئەگەر ڕەزامەندی عێراق وەرنەگیرێت ئەمە چی ماوتۆمە لە سویسرا هەفتەی دووجار ڕێفراندۆم دەکرێت لەسەر ژینگە لەسەر ئاوی پیس و پاک لەسەر ئەوەی ژن بەشداری پێ لە هەڵبژاردنیاننا لەسەر هەموو شتێک لەسەر مەرعا ینی پاوان لەسەر دارستان یعنی ڕێفراندۆم دەیەکی دەتوانی بۆ خۆی بیکە لەسەر سەرچاوەکانی ئاو لەسەر ژینگە خۆی و ئێمە ئەو ڕێفراندۆمی کە دەیکەن خۆ تەخویلێکە ملەتەکەمان دامانداتێ بەڵام ئیسیفادە لێکە چ تهدیدێکە بۆی چێ تهدیدەوە ئەم پێم وایە مەسەلەکەەوە گەورە مەکەن ئەو یاساناسە دۆستەیمە پێم وایە کەمەک لەگە سیاست تێکەڵی کردی هەڵوێستێکی سیاسی وەرەگرێت بەڵێ زۆر باش کاک سادی بۆ یعنی مادەی حەوت لە مانیفێستی مادەی حەوت لە مانیفێستی نەتەوە یەکگرتووەکان بەڵێ نا مادەی حەوت لە مانیفێستی نەتەوە یەکگرتووەکان ئەو مادەیە لە کاتی بریندارکردنی مافی مرۆڤ لە کاتی تهدیدی فیزیکی لەسەر ئینسان بە پێی فەقەرەی 22 لە مادەی حەوت حەقەیە ئیستیفادە لە هێز بکرێت بۆ ڕەفعی ئەو تهدیدە بەڵێ زۆر باشە علاقەی بە ڕێفەرەندۆم چییە؟ بەڵێ سوپاس دەکەم کاتمان کەم ماوە سوپاسی جەنابیشت دەکەم مادومان کردی بە سەبارەت بە مەسلەی ئەوەی کە بەڕێز مەسلەی کاتی ڕێفراندۆمەکەت باس بەسەراتی ئەو پیاوکت کە میرات دابش دەکات بەس بە پێی پێشبینیەکانی جەنابەت یعنی ئەو ڕێفراندۆمی کە هەرێمی کوردستان بەنیازە ئەنجامی بدات دوای چەند ساڵی تر دەوڵەت ڕادەگەنرێت دایچە ساڵ تو ناتانی سەقفەکی زەمەنی تهدیدکەیت جەدۆلێکی زەمەنی تهدیدکەیت ئێمە ڕێفەرەندۆمان هەیە لە چەند دائیرەیەکی سەقافی تو دنیاگە دابەشکەی بۆ دائیرەی سەقافی جیاجیە مەسەڵەن لە دائیرەی سەقافی ئەفریقی ئێمە ڕێفەرەندۆممان هەیە لە جنوبی سوودان 10 ساڵ دوای ڕێفەرەندۆم ئەوجا ئیعلانی سەربەخۆییان کرد ئێمە ڕێفەرەندۆممان هەیە لە دائیرەی سەقافی ئەوروپی لە کۆسەڤۆ چەندین ساڵ دوای ڕێفەرەندۆم ئەوجا ئیعلانیان ئێمە ڕێفەرەندۆممان هەیە لە جنوب شەرقی ئاسیا لە تامیل و ئەوانە لە نزیکی ئەندونوسیا ئەوانی چەند ساڵێک دوای ڕێفەرەندۆم ئیعلانیان کرد بۆیە من پێم وایە ئەگەر ئێمە ئەگەری شەڕ کە پێم وایە ئەمە قەرارێکی زۆر حەکیمە چونکە ئێمە بە ناوی سەربەخۆی نابی وڵاتی خۆمان وێرانکەین وڵاتەکانی دەوروبەریشمان وێرانکەین بۆ بەدەستی خۆمان هێزی بێگان و ڕابکێشین بۆ ناو وڵاتەکانی خۆمان و تەسلیمیان کەین ئەگەری شەڕ پێویستە ڕەتکەینەوە لە تواناماندا نییە ڕاز نییە دروست نییە بۆ ماش بۆ جیرانەکانیشمان هەوڵی ئەوە بدەین لە ڕێگای چالاکیە مەدەنیەکان لە ڕێگای گفتوگۆ لەگەڵ جیرانەکانمان لەگەڵ ئەوەی پەیوەندی بە باشووری کوردستان هەیە لەگەڵ حکوومەتی فیدرال لە بەغدا قسە لەسەر ئەو مۆزوع بکەین ئەوە مۆزوعەکە مۆزوعی دووەم عێراق دەبی تێی بگەینی بابا تۆ ئیجبارم دەکەی من ڕێفەرەندۆم بکەم یاما تۆ دەستور جێبەجێ ناکەی ئەو دەستورێک کە هەمومان دەنگمان بۆی داوە ئێستا زۆر جاروەیە مەسەلەن مراهنە لەسەر ئەوە دەکەن بەو برادرە یاسایی خۆشت بڵێ مراهنە لەسەر ئەوەی دەکەن سیغەیەکەیە لە مەحاکم کە مەسەلێک زۆر کۆربی دەری ئەوە تەقادمی کردیە تەقادم یعنی زەمەنی بەسەر چۆی تر لەو مەسەلە لێکۆڵنەوە ناکرێت باشە ئێمە شەڕی ئێمە لە عێراق لەگەڵ حکوومەتەیەک لە دوای یەکەکانی عێراق لەسەر هەولێر نەبووە لەسەر سلێمانی نەبووە لەسەر دۆوەک نەبووە بەس لەسەر کەرکووک بووە وە کەرکووک و باقی منتیقانی تر بەشێک بووینە بە پێی مادەی 58
لە قانونی ئیدارەی دەولەت بۆ کاتی بۆ ئینی کاتی کە پێی دەوترات تال مادەی 58 لە زمنی ئەبوابی ئینتقالی نەقل کراوە بۆ دەستوری عێراقی هەمیشەیی مادەی 140 ئین تاکەی ئێمەوە بەدوخۆ ئەو لاشەیە بە دوخۆمان ڕابکێشین جا ئێستا مشکلی لە بابەتی عەلەمیش دروست دەبێت چونکە ئەو منتقانە جاری منتقەی ناکۆکن جێ ناکۆکن بۆ عەلەمی عێراق و بۆ عەلەمی ئێمە مەفروزە وەکو یەک بی بە تایبەتی کەرکووک خۆ کەرکووک انتخاباتی لێکرا لە انتخاباتی ئەخیر لە کەرکووک لە مەجموعی 12 کورسی پەرلەمان پێش 3 ساڵ 2013 لە مەجموعی 12 کورسی پەرلەمان 8 کورسی کورد بردی 6 یەکێتی بە تەنێ بردی 2 پارتی نەی 4 کورسەکەی تر 2 بە 2 عەرەب و تورکمان بوون بەڵێ ئەمن پێم وایە مناقەشەکردن لەسەر ئەوەی کەرکووک کوردەیە کورد نییە مناقەشەیەک بێمەعنایە کەرکووک کوردستانیە شاری پێکەوە ژیانی ملەتانە بەڵام ئەکسەرێتی کوردیە ئەوە مسلەمە بەڵێ زۆر باشە کاک سادی بەس باسی کەرکووکت کرد بەڕێزت ینی ئەو ریفراندۆمە کەرکووک دەگرێتەوە بڕیارتان لێداوە کەرکووک دەگرێتەوە کە بەڕێزوتت ئەمە مناقەشە ناکرێت کە شاری هەموو ناوچە کێشە لەسەرەکان بڕیارەکە ئێستا ئەوەیە کە هەموو ناوچە کێشە لەسەرەکان بگرێتەوە بەڵام ئەوە حتمما ئەوە لە ڕووی ڕسمیاتەوە دەبی ئەو هەیئەتە قەراری لێبدا کە لایەنە سیاسیەکان هەیئەتی سەرپەرشتیکردنی ڕێفراندۆم ئەوەی کە بڕیاری ئێمەیە پێمان باش هەموو ئۆکان بڕێت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک سادی ئەحمەد پیرەندای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کە لە هەولێرەوە لەگەڵ مامی زۆر سپاسی بەڕێزتان دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ